دوانوانە زۆرێ لە خۆکان ڕەنگە کۆمەڵێ خاڵی زۆر هەبێت پەیوەندی بە بواری دەرونی مرۆڤەکەەوە بێ بۆیە ئەو خۆی تایە ئەسڵان دکتۆرە بەڕێزەکان چکە بە حکومی من اختصاصم ڕاستەوە خۆ پزیشکی دەرونی نییە پزیشکە دەرونیەکان کە زۆر جار دانیشین ئێمە وەکو پزیشکان دەڵێ دکتۆر زۆرێ لەو نیشانانەی کە نەخۆشەکان دەهێنێ بۆ نەخۆشخانە یان بۆ نۆرینگەکان ڕەنگە ئەم خووە ڕاستەو خۆ وەکو نەخۆشی نەبێ پەیوەندی بە بەشێک لە بەشە دەرونیەکانەوە هەبێت بەڵام بۆ نمەسەن ئەگەر زیاتر ڕوونی کەنەوە بینەرانی عزیز خویەکە لە ناو خانەوادەیەکە هاتووە کە هەموو لە بەیانی تا ئێوارە ئەم دایکەیان ئەم باوکە تەڵقینێ داڵێ هەستەکەم سەرمێشێ وا بزانم نیمەڕۆ سەرمێشێ ئەم کارە وا بڕۆ ڕەنگە عسر سرم بێشێ و بۆشم چاک نەبێتەوە ئەسڵەن هەندێک خۆ خانەوادای وای هاتوو حەپەکە ئەخواڵە پێشەوەی سرم بێشێ بە حەبێ بخۆ ئەمە دەڵێت یەواش ئەم منداڵانەش ئەم خۆیان تیا دروستە بێت ئۆتۆماتیکیان ئەگەر تۆزێک لە بواری خوێندنە لە هەر شتێکە تۆزی هیلاگی ماندوو بێت ئەم خۆی تیا دروستە بێت و ئەمە چەندین جار دەڵێتەوە و لە ئەنجامە دەبێتە سیفەتێکی بەردەوام تیا و دەبێت بە خویەکی بەردەوام